کامە حیزب پێم بڵێ با بێن نمونونەکەی بیبینن ئەوە تا نمونونەکەی ئەوە تا تووڕەیە لە حکومەت لە پێنەدانی موچەکەی لەو بەڵێنانەی پێی دراو جێبەجێ نەکرا. ئیقبال 13 ساڵە خەوەن پێداویستی تایبەتە و بە چەرمەسەری ژیان لەگەڵ دوو خوشکەکەیدا لە گەڕەکێکی سلێمانی دەگوزارێنێت. ئەو دەڵێت ئەگەر حکومەت هەبێت و خۆی بە خاوەنی هاوڵاتیان بزانێت و لە هەڵبژاردنەکاندا بەڵێنی گەورە گەورە بدات بۆچی دەستی خستە قوتی خاوەن پێداویستە تایبەتەکان و ژیانیانی هێندەی تر تاڵ کرد. بەڵام ئەمڕۆ بۆ ئیقبال و هاوڕێکانی ڕۆژێکی تەواو جیاواز بوو لە ڕۆژانی تر بۆ وەرگرتنی کورسیەکی کارەبایی لە دەستگای خێرخوازی بەخشین وەکو خۆیان دەڵێن دەست و قاچیان بۆ گەڕایەوە. واخیری ئەو بەخشینکارانە بنووسێکە ئەوانە پێ بەخشین ماڵیانەوە کەمەندامین بە 6 مانگ جارێگەمان نەنێ کاکە بە 3 مانگ جارێگەمان دەنێ کاکە ئەوی لە 150کە کرا 90,000 لە 90,000ەکە کرا 120,000 بەچی کامە حیزب پێم بڵێ با بێن نمونونەکەی بیبینن ئەوە تا نمونونەکەی ئەوە تا کێ نەمناسی لە سەرتاسەری دنیاە ئەوە مەقولە نوقسانێکی وەکو من ئەوە نەتوانم خوشک بژێنم ماڵ بژێنم عایلە بژێنم کرێسی مار 3 مانگ و 4 مانگ لە قوژبینەکە کەوتم. کاکە گیان ئەمە دەسە قاچە ئەمە برادری ڕفیق باتە ناو کۆڕ و کۆمەڵی مزگەوت و ئەم تازیە و قسەی ئەوانە کە تۆ ناوچاویان ببینی لە قەرزا کەوتویت و بە عارەبانەکە شحنی کە بۆ ڕێ شوێنە بۆ خۆت بۆ خۆی نیو ساعتێک هێنەتەوانە هەر زۆر چاکە هەر زۆر چاکە. دەستگای خێرخوازی بەخشین دەڵێت گوزەرانی خاوەن پێداویستە تایبەتەکان لە دۆخێکی سەختدایە و حکومەتیش باکی نییە لە دۆخی خراپی ژیانیان. ئەوانیش وەکو دەستگاکە تەنها پشت بەو هاوکاریانە دەبەستن کە خێرخوازان بۆیان دەهێنن. لە ماوەی 9 ساڵی ڕابردووش بە بڕی 243 ملیۆن دینار هاوکاری 1889 خاوەن پێداویستی تایبەت کراوە و لە پاڵ ئەوەشدا بە بڕی 580 ملیۆن دینار 240 کورسی کارەباییان بۆ ئەو کەسانەی لە قاچ و دەستکەوتون دابین کردووە. زیاد لە 60 کەم ئەندام فۆرمیان پڕ کردوەوە بۆ ئەوەی لە ڕێگای دەستگای بەخشین لە ڕێگەی خێرخوازانەوە بتوانین کورسی شەحنیان بۆ دابین بکەین. سوپاس بۆخوا توانیمان نیوەی ئەم ڕێژەیە یاخود زیاتر لەو ڕێژەیە دابین بکەین کە 60 کەس فۆرمی پڕ کردوەوە بۆ کورسی شەحن لە ماوەی چەند مانگێکدا توانیمان تەنها لەم مانگەدا نزیکەی 35 کورسی شەحن دابین بکەین و پرۆژەکە ئەمڕۆ دەستی پێ کردووە لە شاری سلێمانی و ئینشاءڵڵە بەیانی دووبیان لە شاری هەولێر و لە شاری ڕانیا ئەوانی تر بەسەر دەکەینەوە. هەرکەس بڕیارەدا هەرکەس وعدەدا بە ئەم هەژار و داماوەنی لە یاد بێ بەخشین 10 ساڵە بە بەردەوامی بەبێ جیاوازی لە هەموو کاتەکاندا خزمەتی هەژاران و دارانیان کردووە لەکوێ لە ڕێگەی خێرخوازان و پاڵپشتی دارایی ئەو خێرخوازە خۆبەخشانە کە نادیارن. ئێستا کەس نازانێت کێ پارێدا بۆم خێرخوازانە. ئەزانی چییە ئێمە هەمومان خاوەن ماڵ و مناڵ. لە ماوەی ڕابردوودا خاوەن پێداویستە تایبەتەکان گرتبوونەوەی ناڕەزایی خۆپشاندانی زۆریان ئەنجامدا تا حکومەت موچەکانیان لە 150,000ەوە کەم نەکاتەوە بۆ 90,000 دینار. بەڵام سەرڕای ئەوەی گویان بۆ نەگیرا لە خۆپشاندانەکانیان لە هەولێر بەڕاکێشان فرێدرانە نێو ئۆتۆمبیلی هێزە ئەمنیەکانەوە بە بڕوای چاودێرانیش حیزبانێکی شەغوەشێن و موچەبڕ و بەرژەوەندی خواست هیچی تری لێ چاوەڕوان ناکرێت و بەرهەمەکانیان هەر ئەوە بووە و هەر ئەوەش دەبێت. ڕەمیار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.